بنرت هجا وبركفتي صلاف القلهوينش بغداش ديدارا رافدين بردوامين ديبتك تايبت قال هندك ميوانت هجا وبركفتي كوش جهة جدا جدا ما إيناينا أوجي أف بريزانا تيم كونتستين جيدارو نوفيسر أمريكي دكتور حسين چلبي شيرتكار دبار وزادا ودكتور إدريس هاني دولة المغرب داد قال مدى بيتن أوجي وكولار دبار جيو استراتيجي دا بنابع هميا خير هاتنا ميفانت بارسكن. أهلا بكم معنا في صلاة لأيوة لم دي بيتها تايبتها الرافدين ديداري الرافدين لقال ميوانان مان تيم كونتستين نوسرو لكولاري أمريكي هروا دكتور حسين چلبي راوشكار لبواري وزادا صلاوت لبيت هروها لقالمان دكتور إدريس هاني لكولارو شروفكار لبواري جيو استراتيجي لقالمانا لبرز دكتور إدريس دسبيدا كاينوك شروفكاري جيو استراتيجي بيجي عراقي اگر سيري بكين لا جيو استراتيجية وهروها او ناكو كيد نيو دولتياني كان دورو بري عراق داهان شهر ماتي ياخد نيو دولتي تنانت ايوه چون هالسنگاندن بو او بيجي دكن و ايما عندي ايما براو كويدروا بگويري خوينوي جنابتان زور سپاس بو ايوه و بو بينارا برزا كانتان هروها بو كانالا برزا كانتان بو او برادرانش كالقل ميوانن هالبتا كاتيك ايما باسي بابتيك دكين یا قیرانێکی جیاواز دەکەن یا خۆتناکۆکێکی جیاواز دەکەن لە گۆشەیەکی جیۆستراتیژیەوە واتە ئێمە بە ناو شرۆڤەکاندا قوڵ دەبینەوە و زۆر ڕەگەزی جیاوازی بۆ لە جیۆپۆلەتیکی و جیۆستراتیژیمە دێتە پێش بابەتی عێراق لە چوارچێوەی پۆڵێنبەندی تەوەرە نێو هەرێماتیەکەدا پێگەیەکی تایبەتی هەرێماتی هەیە هەروەها ئەو بنەمای تێدا هەیە کە بێتە محورێکی جیۆستراتیژی بۆ ئەوەی عێراق دەتوانین بڵێن کە محورێکی جیۆستراتیژیە و هەموو بنەمایەکانی جیۆستراتیژی تێدایە بۆیە هەر کاتێک کە عێراق داڕۆخا وەک هەمووتان دەزانن تەنانەت وا لێهات ئەو لێکەوتەکانی لەسەر هەموو جیهان کاریگەری هەبوو ئێستا دووبارە بۆ خۆگرتنەوە و هەڵسانەوەی عێراق و داواشی لێ دەکرێت کە ڕۆڵی گەورەتر بگێڕێت و بێتە تەوەرێکی جیۆستراتیژی واتە نەک تەنیا دەوڵەتێک بێت بەڵکو وڵاتێکیش بێت کە تەنیا دەوڵەمەندە لە ڕووی سەرچاوە سروشتی و مرۆییەکانەوە ئەو تەنیا نەوتی نییە بەڵکو کشتتوکاڵی هەیە بەڵکو چەندین ئەزمموی پیشەسازی و ئەو شتانەشی هەیە ئەمە وڵاتێکە هەموو بنەماکانی تێدایە کە لە ناوچەی عەرەبیدا بتوانێت پێشکەوتوو بێت هەروەها بینی من تەنانەت لە دۆخە هەستیارەکانیشدا ئەمڕۆ بە تایبەت ئەو ڕۆلی گرنگی گێڕاوە لە پێناو کاری باش لە پێناو نێوەندگیریکردن و هەروەها لە هەمان کاتدا داکۆکیکردن لە خۆشی کە لەوانەیە ببێتە دەرفەتێک بۆی بۆ ئەوەی دووبارە پێگەی خۆی بگەڕێنێتەوە من لەو باوەڕدام کە عێراق ئەمڕۆ چیتر عێراق ناتوانێت نەبوەستێت و نەبەرەو دواوە بگەڕێتەوە بەڵکو مەحکوم کراوە کە پێویستە دەبێت گەشەسەندن بەخۆیەوە ببینێتن نابێت بە شێوەیە دۆخەکەی بمێنێتەوە ئەو هەنگاوەی کە عێراق ئێستا دەگرێتە بەر چ لەسەر ئاستی گەشەسەندنی ناوخۆیی لێڕای کە زۆر کەم و کوڕی و کۆسب لە بەردەمیدا هەم بەڵام گرنگ ئەوەیە کە ئیرادەی هەیە ئیرادە بنەمای هەموو شتێکە ئیرادەی گەشەسەندن و بەرەو پێشچوون باوەڕبوونی تاکی عێراقی بەوەی کە لە وڵاتێکدا دەژیت لە وڵاتێکی گرنگی و ناوچەکەدا دەژیت هەروەها خواستی بۆ ڕۆڵی گەورەتریش هەیە چونکە ئەمڕۆ عێراق لە ژینگەیەکی لەرزۆکدا دەژیت لە ڕووی هەرێمایەتیەوە و ئاڵۆزی زیاتری لە پێش کەوتونەتە پێش لە عێراق بەڵام ئەمە نابێتە هۆکار بۆ ئەوەی کە دیدگایەکی گەشبینمان بۆ عێراقی داهاتوو هەبێت وێ
گەڕای هەموو ئەو کۆسپانە ئێستا من وەک کەسێکی سیاسی من باوەڕم وایە کە عێراق دەتوانێت ئەو دۆخەتەی پەڕێنێت و هەندێک دەستکەوتیش بەدەست بهێنێت و دەگەڕێتەوە بۆ عێراقی جاران دەگەڕێنەوە بۆ لای دکتۆر حوسێن چەلەبی ڕاوێژکار لە بواری وزەدا عێراق وەک وڵاتێکی نەوتی ناسرا بوو ئایا دەکرێت عێراق سوود لەو تایبەتمەندیە وەربگرێت کە دەوڵەمەندیەکەی بە نەوت بگۆڕێت بۆ نیعمەتێکی یاخۆ دەبێتە بەڵای سەری لە هەندێک جار دەبینی نەوت دەبێتە بەڵای سەری هەندێک ئەو وڵاتانەی کە نەوتیانەیە کە زۆر پشت بۆ داهاتەکان بە نەوت یاخۆ بۆ بجەکەیان پشت بە نەوت دەبەستن لە کاتێکدا عێراق زیاتر لە ڕێژەی سەتانۆهات لە داهاتی خۆی پشت بە نەوت دەبەستێت تۆ چۆن دەڕوانیتە ئەم خاڵە لە ڕاستیدا ئەمە خاڵی لاواز لە بواری ئابووریدا چونکە مەشتی سەرەکی ئەگەر نەوت بێت ئەگەر تاکە سەرچاوە بێت بۆ بودجەی دەوڵات وەک جەنابەت باست کرد لە 1970 یا 1993 لە بودجەی ساڵانە ئەمە وەک دەزانی عێراق تۆ ناتوانانی کۆنتترۆلی بکەیت چونکە نرخەکەی لە بەرزی و نسبیدایە و هەروە ناشتوانی کۆنتترۆلی ئەو بڕە بکەیت کە بەرهەمی دەێنی چەند هۆکارێک هەن کە کاریگەریان لەسەر هەیە لە کاتی قەیرانە جیهانیەکاندا بۆ نمونە هەندێک قەیران وا دەکەن کە کاریگەری لەسەر نرخەکان هەبێت هەندێک جاردا دەبەزێت و هەندێک جار بەرز دەبێتەوە بۆ نمونە بینیمان کە لە سەردەمی کۆڤید چی ڕوویدا نرخی نەوت دابەزیە ئاستێک کە زۆر پێشبینی نەکراو بوو واتە لە خلالی چەند خولەکێکدا بۆیە پێویستە وڵاتێکی ڕێعی پێویستە پشت بە سەرچاوە و داهاتی سروشتی ببەستێت و ئەو مەترسیەکە ئەوەیە کە ئێمە ناتوانین کۆنتترۆلی بڕی بەرهەمێنان و نرخی نەوت لە جیهان بکەین و دەبێت دیدگایەکمان هەبێت بۆ نەخشە سازی دروستکردنی کارگا پیشەسازی و کۆگا ئەو شتان بۆ ئەوەی بتوانین پرۆژەکەمان تەواو بکەین لێرە هەڵبەز و دابەزیەک لە داهاتەکاندا هەیە و تۆ ناتوانی کۆنتترۆلی بکەیت وەک ئاماژەم پێدا لە هەندێک پرۆژەی گەورە و بچووکدا کێشت بۆ دروست دەبێت لە بنیادانی دەوڵەتدا پێویستی بە بڕێکی زۆری فرەجۆری سەرچاوەکانی داهات هەیە ئەو دەبێت پلانی هەبێت و پێویستە پشت بە سەرچاوەکان دیکە ببەستێت بۆ ئەوی پاڵپشتی ئێستا عێراق وڵاتێکی ناوتیە بەڵام هیچ یاسایەکی ناوتی نییە ئایا ئەمە خاڵێکی لاواز نییە لە ڕاستیدا یاسای نەوت بۆ باشکردنی بەڕێوەبردننی کاروباری وزە و نەوتە هەروەها چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ دۆسیای نەوتە ئەمەش یاسایەکی ناوخۆیە لە ڕاستیشدا تۆ باسی یاسای نەوتت کرد بیرۆکەی زۆر هەیە نەوت مڵکی هەموو خەڵکە یاسا هیچ جیاکاریەک لە نێوان باکوور و باشووردا ناکات نەوت مڵکی هەموو خەڵکێکە ئەگەر ئێمە یاسای نەوت و گازمان هەبێت و بە شێوەیەکی ڕاست و دروست ئیدارە بدرێت یاسایەکە ئەو کەسانەی کە لەسەر دۆسیەی بەڕێوەبردنی دۆسیەی نەوت دابنرێت کەسانی شایستە بن ئەو کات هیچ جیاکاریەک ناکرێت و سیاسەتیش لە دۆسیەی نەوت دوور بخرێتەوە ئەو کادرەی کە لە بواری نەوت دەکار دەکات پێویستە هیچ پەیوەندیەکی بە سیاسەتەوە نەبێت تۆ لە من ئەگەر تێ بگەیت جا یاسای نەوت لە ڕاستیدا ئەگەر لە ئێستادا دابڕێژێت بەو دیدگای ئێستا ئەوە هەوڵێکی سیاسی دەبێت چونکە داهاتی گەل و بەگشتی دەبێت کەسانی شیاو بەڕێوەی ببەن لەلایەن سیاسەت بەدارەکانەوە بەڕێوە نەبرێت دۆسیای نەوت چونکە داهاتی نەوت داهاتی هەموو گەلە و پەیوەستە بە بەرژەوەندی هەموو گەلەوە و من لە دیدارەکانیشدا لە تەلەڤیزیۆنەکان لە کەناڵەکان باسم کردووە ئەوە دیدگای منە بۆ یاسای نەوت ئەگەر تۆ یاسات دەوێت پێویستە بەو شێوەیە بێت کەم باسی لێوە دەکەم
ئەگەر سیاسی ئێمە دەگەڕین بۆ بەڕێز تیم کۆنتستنت نووسەر و لێکۆڵەری ئەمریکی و باسی ڕۆڵی ئەمریکا دەکەین لە عێراق وەک دەزانی ئەمریکا سەرکردایەتی ئەو گۆڕانکاریە کرد کە لە عێراق ڕوویدا بەر لە زیاتر لە 20 ساڵ بەڵام ئێستا دۆخەکان گۆڕاوان تۆ چۆن دەڕوانیتە ڕۆلی ئەمریکا لە عێراق ئایا وەک خۆی دەمێنێتەوە یاخود گۆڕانکاری تێیدا ڕووی دەدات لەوانەیە لە سەرداواکاری عێراق حکوومەتی عێراق هێزەکانی ئەمریکا ناچار بەکشانەوە ببێت تۆ چۆن دەڕوانیتە ئەو گۆڕانکاریان لە عێراق ڕوویان داوە؟ You know, it's interesting because when you look at the history of the United States, you go back to World War II, for example, and the final battles of World War II were between the United States and Japan. And the United States America atomic bomb in بۆمبی ئەتۆمی بەسەر ژاپۆندا بەردایەوە و زیانێکی زۆری بە دوو شاری سەرەکی ئەو وڵاتەکەیان بەڵام ئەمریکا چی کرد دوایەوە دوای بردنەوەی شەڕەکە گەڕایەوە بۆ ژاپۆن و ژاپۆنی بنیاد نایەوە ئابوووریەکەی خستەوە سەر پێ و هاوکاری کردن بۆیە من پێم وایە ئامانجی ئەمریکا لە 2003 ئەوە بوو کە سەدام حوسەین لام بە و هەموو خەڵک ئازاد بکە خەڵکی عێراق ئەو کات بەدەستی هێناتوانی بەڵام سەرکەوتوو نەبوو لەوەی کە ژێرخانێکی باش دابنێ و دڵنیا بێتەوە هەموو شتەکان لە جێی خۆیانن دوای لەدابردننی سەدام بۆیە ئەمریکا لە هێزێکی بچووکی هێشتەوە پێم وابێ ئێستا هەموو ئەو هۆکارانەی کە عێراقی ئەمریکای بۆ هات و هاوپەیمانی بۆ هات هەموو جێبەجێ کراون و کەم نازۆر جێبەجێ کراون بۆیە ئەوەسێتە سەر حکوومەتی عێراق بڕیار بدا یاخود بیر بکاتەوە ئایا هیچ هۆکارێکەکەی ئەمریکا بنێتەوە یاننا ئەجا وەڵامەکە کرێ بەڵێ بێکرێنە خێر بێ بەڵام ئەو وەڵامە دوجار دەبێ عێراق بیداتەوە نەک دەبێ ئەمریکا بەسەریدا بسەپێنێ و من سەیری ئابووری و توانای عێراق دەکەم توانای ئابووری عێراق دەکەم من توانم نمونەیەکت بۆ بێنمەوە وەکو فلۆریدا ئێستا زۆر سەرکەوتووە بەڵام ئەگەر بۆ 40 بۆ 50 ساڵ بگەڕێتەوە پێش دانیشتوانەکەی کەم بوو ئابوووریەکەی بچوو بوو و بەڵام زانیان کە ژینگەیان باشە توانیان پەرە بە گەشت و گوزار بدەن و توانیان پەرە بە گشت و کاڵ بدەن و لەگەڵ ئەو دوو سێکتەرە خەڵکێکی زۆریان ڕاکێشە و توانیان عقارات خانوبەرە و زۆر شتی دیکە بکەن و ئەتوانی بەو سێ چوارشتا بەو سێ چوار سێکتەرە هێزی خۆت پیشان بدەی ئێستا دوای 40 بۆ 50 ساڵ دەبینی کە فلۆریدا شتێکی ترە ئابوووریکی زۆر بەهێزی هەیە لە عێراقیش بە هەمان شێوە ئەگەر تۆ نەوت بەکار بهێنی وەکو بناغەیەک وەکو بناغەیەکی سەرەکی بەڵام دواتر دەی شتەکانی دیکەی بۆ زیاد دەکەی لە 10 ساڵ لە 15 ساڵی دیکە و تەواوکەری نەوتەکە ئەبێت بۆیە دووشتی دیکە هەن ئێوە پێم وابێ حکوومەتەکەتان ڕوبەڕووی گەندەڵی بێتەوە من لە ڕۆژاوای ئەفریقا لە بەدیاریکەوی لە نایجیریا کارم دەکرد ئەوە نمونەیەکە نایجیریا نەوتی هەیە نایجیریا ئەڵماسی هەیە ئاڵتونی هەیە و دەبوو خەڵکەکەی دەوڵەمەتی خەڵبێ لە هەموو جیهان بەڵام بەهۆی گەندەڵی ئەو خەڵکەکەی هەژارە و دۆخێکی زۆر نەهەمواریان هەیە بۆیە ئێرە خاڵی وەچەرخانەکە لێرەیە واتە تۆ دەبێ خاڵی هێزی عێراق چییە و بازرگانی هەبێ و با بڵێن چیتان بەدەستێناوە ئەو گەندەڵیەی کە لە ڕابردوودا هەبوو نابێ ڕاد بگرێت لە بەرەوپێچوو ڕاد بگرێت بەڵێ هەندێک جار دەبینین دۆخ لە عێراق بە شێوەیەکی نەرێنی لەسەر پەیوەندیەکان پەیوەندی نەرێنیەکان دەبێت لە نێوان ئەمریکا و ئێران دواتریش ئەم پەیوەندیە خراپانە کاریگەریە خراپیان لەسەر دۆخی عێراق دەبێت بە تایبەت ئەو جەنگەی کە لە نێوان ئیسرائیل و فەڵەستین لە غەزە ڕوویدا ئەمە بووە هۆی کە پەیوەندیەکان بە شێوەیەکی گەورەتر خراپتر ببن لە نێوان ئێران و ئەمریکا ئەمەش زۆر کاریگەری لەسەر عێراقا بوو ئێمە چۆن دەبێت مامەڵە لەگەڵ ئەم ئاڵۆزیەی پەیوەندیەکاندا بکەین لە نێوان ئەو دوو وڵاتە وەک ئەمریکا و ئێران ئەو بۆ ئەوەی عێراق نەبێتە قوربانی سەرنجڕاکێشە من بەراوردکاریەکی جوانم هەیە بۆ وەڵامەکەت من دراوسێکەم
ئەوەی تەنیشت ماڵەکەمە من دارم هەیە لە حەوشەکەمە هەموو کات ئێمە قسە دەکەین و هەندێک جار ناکۆکیمان هەیە بەڵام چونکە پەیوەندێکی باشمان ێ بەردەوام قسە دەکەین ئێمە ناکۆکیەکانمان توانین چارەسەر بکەین ئەمە ئەگەر دراوسەیەکی دیکە هاتە تەنیشتم کە قسەم لەگەڵ ناکە بەردەوام تووڕێیە لەگەڵم بە دڵنیاییەوە ئێمە گرژیەکانمان بەردەوام دەبێت ئەمە نمونەیەکی زۆر بچووکە بەڵام ئەمە تەرجەمەکە وەریگێڕە سەر ئاستی نێودەوڵەتی ئێران و عێراق دراوسێن ئێران و عێراق مێژوویەکیان پێکەوە هەیە و کاتێک کە ئەمریکا دێت و ئالنگاری هەیە لەگەڵ ئێران کێشەی هەیە نابێ ئەمە کاریگەری بخاتە سەر پەیوەندیەکانی نێوان با بڵین بەغدا و تاران بۆیە ئەمە ئاوەسێتە سەر دیپلۆماسی سیاسەتی ئەو وڵاتە خۆی و ئەو ئالنگاریانەی من پێشتریش باسم کردووە کە ئالنگاریەکە چییە؟ ئەمریکا گۆڕانکاری بەسەردا هاتووە لە 4 ئیدارەی پێشوو باسی 2003 کرد کە ئەو کاتە سەرۆک بوش لەوێ بوو و سیاسەتەکەی بەرامبەر بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاتێ ئۆباما هات تەواو جیاواز بوو کاتێک ترامپ هات جیاوازتر بوو و ئێستاش کە بایدن هاتووە لە ترامپ جیاوازترە بۆیە ئەمە زەحمەتە بۆ هەموو جیهان تێبگا کە کێ دەبێتە سەرۆکی داهاتووی ئەمریکا و چۆن کاریگەری ئەکاتە سەر ئێمە و ئەمریکا دەبێ باشتر بێ و دەبێ پەیوەندیەکانی بەردەوام و سەقامگیر بن بەبێ گوێدان ئەوەی کە پارتێک لە دەسەڵاتە و سەرۆکەکە کێیە من پێم وابێ ئەمە باشترین شتە کە ئێمە دەبێ بیکەین دەبێ بەردەوام بین و پەیوەندیەکانمان سەقامگیر دکتۆر ئەگەر باسی عێراق بکەین بەوەی کە وڵاتێکی فیدراڵە دەوڵەتێکی فیدراڵە لێرەدا بە گوێرەی دەستوری عێراقی هەرێمی کوردستان هەیە و حکوومەتی ڕێگە بە دروستبوونی هەرێمەکان دیکەش دەدات ئێمە ئەوە بۆ داهاتوو لێ دەگەڕێن بەڵام پەیوەندی ئێستا لە نێوان هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا بە تایبەت لە بواری ناوت کێشە هەیە ساڵێکی تەواو بەسەر ڕێگریکردن لەسەر هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستاندا تێدەپەڕێت ڕێکخراوە نێودەوڵەتەکانیش باسی ئەوەیان کردووە کە مانگانە عێراق نزیکەی $1 ملیار بە هۆکاری بەهۆی هەناردەنەکردنی نەوتی هەرێمی کوردستان زیان بە عێراق دەگات ئایا کارێکی گرنگ نابێت ئەگەر بەغدا پەلە بکات بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە لە پێناو ئەوەی ئەو زیانە مادیە نەکات و عێراق بتوانێت پشتی هەرێم لە بودجەی عێراقدا بین بکات ئەمە پرسیارێکە بە وردەکاری تەواوی لەکنە من نییە بەڵام بە حکمی بەدوەدا چوونم بۆ ئەو بابەتە شتێکی گرنگە حکوومەتی تورکایە کە ڕێگری دەکات بە شێوەیەکی گشتی لە عێراق کە ئەو نەوتە لە ڕێگەی بەندەری جەیهانەوە هەناردە بکرێت جا ئەو نەوتەی لێرە لێک تێنەگەیشت لێکە واتە هەموو نەوتی عێراقی ڕاوەستاوە لە ڕێگەی تورکیاوە هەناردەکردنی بەڵێ ڕاوەستاوە چونکە ئێمە بۆ تورکیا نووسیمان گوتومانە نەوتی هەرێمی کوردستان نەوتی عێراقە ئەوان گوتیان مادەم بەو شێوەیە ئێمە هەناردەکردنی نەوت ڕدەگرین بەڵام دواتر گۆڕانکاری ڕوویدا و تورکیا ڕێکەوتنی کرد و ڕێکەوتن لە نێوان هەولێر و بەغدا کرا بەڵام بوێڕێ ئەو ڕێکەوتنەش هەتا ئێستا دەستپێکردنەوەی هەناردەکردن دەستی پێ نەکردووە تورکیا تا ئێستاش ڕازیە لەسەر ئەو هەناردەکردن بەڵام جێبەجێ نەکردووە واتە کێشەکە لە تورکیایان لە بەغدا نەخێر کێشەکە لە تورکیایە تورکیا ڕێگرە لە هەناردەکردنی نەوتی عێراق نەوتی هەرێمی کوردستان واتە ئەمە کێشەیەکی عێراقی نییە کەواتە ئەگەر بە شێوەیەکی گشتی سیر بکەین سیستەمی فیدرالی لەوانەیە لە بەرژەوەندی گەلدا بێت بە شێوەیەکی باشتر ئەگەر هەندێک هەرێمی و پارێزگای دیکە پێشکەوتن بە خۆیانەوە ببین و بە ئازادی زیاتر بە خۆیانەوە ببینن بۆ بڕیارەکان نەگەڕێنەوە بۆ ناوەند زۆر و ئەو سەرکەوتنە لە کۆمەلگە غەربیش بینیومانە لە کۆمەلگە ڕۆژهەڵاتیمان بینیوە هەرچەند ئەوە سیستەمێکی نوێیە بۆ عێراق دوای ساڵی 2003 بەڵام ئێمە نازانین ئایا ئەو سیستەمە لە عێراق سەرکەوتوو دەبێت یاخۆت ڕوبەڕووی کێشەی زیاتر دەبێتەوە لە ڕاستیدا تۆ تیشکت خستە سەر نەوت
تۆ باسی نەوتمان بۆ دەکەی بۆ هەموو عێراقیەکانە نەوت هەرێم بە گوێرەی دەستور بە گوێرەی دەستور بەشداری لە نەوتدا دەکەن و مافی کوردستانە کە حکوومەتی خۆی هەبێت کاروبارەکانی بەڕێوە ببات بۆ هەرێمی کوردستان بەڵام مەفروزە داهاتی نەوت هەرێمی کوردستان بۆ هەمووان بێت و نەک بۆ هەمووان بەڵکو بەشداری بۆ هەموو ناوچەکانی عێراق تێدا بکرێت واتە عێراق دەوڵەتێک و هەرێمی کوردستانیش بەشێکە لە دەوڵەتی عێراق پێویستە دۆسیەی نەوت لە بەرژەوەندی هەموو لایەنێکدا بێت هەموو پارێزگاکان کە لە عێراقان بەبێ هیچ ئیستثنایەک پێویستە تۆ دەتوانی نەوتی لێ دەربکەیت بەڵام بەرژەوەندی عێراق لەوەدایە بە شێوەیەکی گشتی کە نەوت لەو شوێنە دەربهێنێ کە زۆرترین بڕی هەیە با بە شێوەیەکی ڕوونتر باس بکەم نەوت لە هەرێمی کوردستان کە بیرە نەوتەکانی بەراورد بە ڕومێلە ئەوانە زۆر سەختترە واتە بڕی تێچووی جیاوازە لە ڕومێلە تێچوێکێکی زۆر کەمە بەڵام لە هەرێمی کوردستان تێچوەکەی زۆرە جاوا باشترە لە هەر لانێک کەمتر تێچوەکە کەمتر بێت بۆ هەموو عێراقیەکان وەکێکدا بەش بکرێت بەڵام ئێستا لە بەرهەمهێنانی تۆ پارەیەکی زۆر لەو شوێنانە خەرج بکەی کە تێچویان زۆر کەمە ئامە کارەساتە واتە نەوتی عێراق لە هەر شوێنێک بێت بۆ هەموو عێراقیەکان وەکو یەکە و پێویستە سوود لە پاڵێگەکانی ناو هەرێمی کوردستان بێجی لەو هەموو شوێنێک وەربگرێت بەڵام لە دوجار سوودەکەی بۆ هەموو لە وەک یەک بێت واتە پارەی نەوت لە هەناردەکردنەوە دێک نەک لە بەکارهێنان ناوخۆی بەڵام لێک تێنەگەیشتن کە لە هەناردەکردنی نەوتدا هەیە ئەگەر تۆ لە من بپرسیت بە شێوەیەکی گشتی پێویستە سەرچاوەکانی داهات گەورەتر بکرێت فراوانتر بکرێن لەو کاتەدا دەکرێت کە کوردستان بتوانێت لە ئێستادا هەندێک لە هەرێمی کوردستان پێویستەکانی خۆی دابین بکات ناڵێم هەمووی و بازار گۆڕانکاری و با هەڵبەست و دابەزی تێدایە بەڵام لەو کێلگانەی کە لە ئەم بۆ نمونە لە ئەمریکا با نمونەیەکت بدەمێ شێل ئۆیل هەیە پێویستە بەرمیلی نەوت بە $70 بۆ ئەوەی بتوانێت نەوت لەو کێلگەیە دەربهێنێت بەڵام ئەگەر دابەزی ناتوانیت بەرهەمهێنان لەو کێلگە نەوتیەدا بکات ئەمە مانای وایە کە پێویستە لەو چاڵەن لەو بیرە نەوتیانەی کە تێچوویان زۆرە پێویست بەڵام لە ڕومێلە کە تێچوەکەی زۆر کەمە بەراورد بە ناوچەکانی دیکە دەبێت زیاتر گرنگی پێ بدرێت چونکە تێچوەکەی کەمترە و سوودی زیاترە تۆ بیرۆکەکە گەیشت بەڵێ ئێمە دەچینە لای دکتۆر ئەدریس سیستەمی فیدرالی لە عێراق سیستەمێکی نوێیە واتە لە سیستەمی ناوەندی بەر لە 2003 چوین بۆ سیستەمی فیدرالی وێڕای ئەوەی کە تەنیا ئێستا لە هەرێمی کوردستان پێیەوە پابند بەو سیستەمی فیدرالی بەڵام لە دەستوردا ئاماژە دراون کە هەندێک ڕێکەوتن دەتوانن بکرێت کە هەرێمی نوێش دروست بکرێت ئێمە ئێستا باسی پەیوەندی لە نێوان هەرێمی کوردستان وەک هەرێمێکی فیدرالی لەگەڵ بەغدا دەکەین ئەو سیستەمە نوێیە نی سیستەمی فیدرالی سەرکەوتوو بووە لە ئەمریکا سیستەمەکە فیدرالیە لە ئەمریکا چەند سیستەمێکی فیدرالی هەن ئێوە چۆن دەڕوانە ئەو سیستەمەی فەرمانڕەوایی وەک ئەزمونێکی نوێ بە تایبەت لە عێراق لە پێگە جوگرافیە جیۆستراتیژیەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕاستیدا لە گۆڕین لە سیستەمی ناوەندی بۆ فیدرالی تێچووی هەیە ئەو تێچوونەش لەسەر ئاستی پێگەکەی لە هەرێمەکە دەدرێت عێراق پێشتر هیچ سیستامێکی فیدرالی بەخۆوە نەبینی بوو تەنیا دوای ساڵی 2003
و پێشتر هەرێمی کوردستانی ژینگەیەکی لەبار بوو بۆ ئەوەی بێتە هەرێمێکی فیدرالی لە ڕووی کۆمەڵاتی سیاسی و ئەو لە هەموو بوارێکدا بۆیە سوودی لە مەرجەنێ دەوڵەتەکانی وەرگرت بۆ ئەوەی ئەو ئەزمونە پیادە بکات و من لەو باوەڕەدام کە دەکرێت سوود لە ئەزمموی هەرێمی کوردستان بۆ فراوانکردنی سیستەمی فدرالی لە عێراق وەربگیرێت بۆ ئەوەی ئەو سیستەمە فراوانتر بکرێت ئەو ئەمەش شتێکی زۆر واردە و لە ڕاستیشدا ئەگەر پێچەوانەی ئەمە بیر بکرێتەوە ئەوە مزداقیت لە دەست دەدات عێراق پێویستە گرنگی بە فیدرالیەت بدات دەکرێت بازنەی ئەو فیدرالیەتە فراوانتر بکرێت کە چەند ناوچەیەکی دیکە لە خۆ بگرێت ئەو ئەمە بووەتە ئەزمونێکی پێشکەوت و زۆرێک لە وڵاتانی جیهان پێوە پابندن و چەند وڵاتێکمان بینی لە ئەوروپا ئەمە بابەتێکی زۆر گرنگە تەنانەت وڵاتانی عرابیش دەستیان بەوە کردووە کە مەیلێکیان بۆ ئەو سیستەمی فەرمانڕەوایی هەیە و دەکرێت و ئێرادەیەکی ناوخۆیی و ناوخۆی هەبێت بۆیە من لە باوەڕدام کە هەرێمی کوردستان و هەولێر دەرفەتێکن چونکە ئەگەر ئەو ئەزمونە سەرکەوتوو بێت ئەوە دەرفەت بۆ فراوانکردنی سیستەمی فدرالی لە عێراق فراوانتر دەکات ئەمەش زۆر گرنگە بۆ عێراق چونکە سیستەمی فدرالی سیستەمێکە لەگەڵ بنەما دیموکراتیەکانی جیهان دەگونجێت لە هەمان کاتیشدا جۆرێک لە مشتومڕی لە دابەشکاری واتە مەبەستم لە گفتوگۆ و دانوستانە بۆ بەڕێوەبردننی سەروەت و سامانی دەوڵەت واتە ئێستا کە ناوت هەیە لە هەرێمی کوردستان سەرچاوەکانی لەوانەیە هەندێک سەرچاوە لە هەرێمی کوردستان هەبێت هەندێکیش نەبێ لەوانەیە لە شوێنێکی دیکە شتێک هەبێت لە هەرێمی کوردستان نەبێت بۆ ئەوەی بۆیە ئەم مشتومڕە لە نێوان ناوەند و لایەنێکدا شتێکی زۆر گرنگ و داینامێکتیە بۆ سیستەمی فدرالی عێراق دەوڵەمەندە لە بواری نەوت باسی ئەومان کرد لە بواری کشت و کاڵ لە بواری گەشت و گوزار تەنانەت لە بواری ئاویش ئێمە دوو ڕووباری دیژلە و فراتمان هەیە لە تەنانەت لە ڕووی جۆرایەتی جوگرافی دەشت و بان و بیابان و بێڕای ئەمە کە عێراق زۆر دەوڵەمەندە بە فرا پێکاتایی لە ڕووی کۆمەڵاتیەوە ئەو پێکاتانەی کە کۆمەلگای عێراقی پێک دەهێنن لەو گۆشەیەوە ئەگەر سیر بکەین ئایا عێقرا دەتوانین عێراق خۆی لەو بارەدا دەوڵەمەندتر بکات یاخۆ دەبێتە پەتایەک بۆ داهاتوو لەسەر ئایندەی عێراق بەو فرە پێکاتەیەوە کە ئاینی جیاواز و پێکاتەی جیاواز و نەتەوەی جیاوازی لێ هەڵبەتە لێرەدا هەندێک ناکۆکیان زۆر قوڵ نینە هەوڵ دەدات لە ئەنجامەکان بڕوانێت وەکو هۆکار کێشەی عێراق لەو فرە ڕەنگیەدا نییە ئەو فرە ڕەنگیە بە درێژایی مێژووی لە عێراق هەر هەبووە و عێراق پێوە دەوڵەمەند بۆ و گرینگە زۆر ئەگەر بگەڕێینەوە بۆ پیۆبێغیۆ هەمیشە نەتەوەکان هەوڵ دەدەن سەرمایەکەی لە ڕەمزیەوە بگۆڕن بۆ سەرمایی مرۆیی بۆیە فرە کولتوری لە عێراق ئەمڕۆ نییە ئەمە دەگەڕێتەوە بۆ قوڵایی مێژوو ئەم فرە ڕەنگیەش بە بڕوای من لە دەکرێت بگۆڕدرێت لە سەرمایی ڕەمزی بۆ سەرمایی مادی و ئێستا ئێمە باسی گەشتیاری دەکەین باسی گەشتیاری کولتوری و ئاینی و هەروەها ئاوەدانکردنەوە و بنیاننانەوە و مێژوویش بنیاد بنێن چونکە عێراق مەشتەلێکە بۆ لانکەی شارستانیەتە و بۆیە هەرچەندە هەرێمی کوردستان ئارامی بەخۆیەوە بینی و لێکتێگەیشتن لە نێوانیان ڕوویاندا ئەوە لێ گونجان پێکەوە گونجانی زیاتر ڕوودەدات و ئەگەر ئێمە باسی دانوستانی شارستانیەت بکەین ئەوە داواکاریەکی خودی ناو عێراقە و ڕنگدانەوەی لەسەر عێراق دەبێت و نمونەیەکی زۆر جوانیشە کە گەلی عێراق هەموو بە هەموو پێکاتەکانیەوە لەگەڵیەک دەژین و پێکەوە ژیان هەیە لە ڕۆژانی قەیرانیش کاتێک داعش هات بینیمان کە هەموو کەسە ڕەسەنەکانی عێراق بوون بە قوربانی بەیەکەوە بەبێ جیاوازی پێکاتەی
بەڵام هەمویان پێکەوە هاوپەیمانێتیەکیان کرد توانیان کۆنتترۆلی دۆخەکە بکەن و جۆرێک لێگرتن لە نێوان ئێزدی و شیعی و سنی و کورد و عرب و هەموو پێکاتەکان و تورکمان داهاتە ئارەوە تاکۆتە هەمویان بەیەکەوە لەسەر ئەوە مەترسیە کۆک بوون کە مەترسیەکەی زۆر لەوەی گەورەترە کە تۆ بڵێ تەنیا مەترسیە لەسەر پێکاتەیەکی دیاریکراو ئەمە دەستکەوتەیەکی شارستانیەتی عێراقەیە و ئامان نمونەیەکە پێویستە باوەڕی پێ بکرێت و پێویستە هەموو ساتەکان لە ساتە سەختەکانی عێراق بە بەڵگە بکەین ئەگەر لەو گۆشەوە سیر بکەین و ئەو ناکۆکیە هەبێ ئێمە ئەو کات دەزانین کە ڕاستە عێراق بە ڕێگەیەکی سەختدا دەڕوات بەڵام تاکە ڕێگەیە کە دەتوانێت عێراق بەرەو کەنارێکی ئارام و هەموو پێکاتەکان لە یەک بخات و بەرەو سیستەمی فیدراالێکی تێکەڵکێش بڕوات بەڕێستیم لەبارەی پەیوەندەکانی ئەمریکا لەگەڵ عێراق و هەرێمی کوردستان حکوومەتی ناوەندوو حکوومەتی هەرێم هەندێک جار ناکۆکی لە تێڕوانینەکان لەو پەیوەندیانە ڕوودەدات بۆ نمونە عێراق ئێستا داوای کشانەوەی عێراق ئەمریکەکان دەکات هەڵوێستێکی نەرێنی هەیە هەرێمی کوردستان ڕای جیاوازی هەیە و دەیەوێت ئەو هێزانە بمێننەوە ئەمریکا چۆن مامەڵە لەگەڵ ئەو دوو دیدگا و تێڕوانینەنە دەکات لە داواکاری ئایا کاریگەری نەرێنی لەسەر هەڵوێستی ئەمریکا بەرامبەر بە عێراق دەبێت یاخۆت ئەمریکا لەوانەیە هەڵوێستی خۆی بگۆڕێت چۆن دەتوانێت مامەڵە لەگەڵ دوو مەوقفی جیاواز بکات ئەوەیە کە بەڕوونیم ئەگەر ئەمریکا بتوانێت هاوکار بێ دەبێ هاوکار بێ بەڵام ئەم بڕیارە دەبێ حکوومەتی عێراق و خەڵکی عێراقیدا بە ڕاوێژ لەگەڵ ئەمریکا بەڵام نابێ ناچار بکرێ بڕیارێک بدات بەڵام هەندێک دەرفەت هەیە من دوێنێ لەگەڵ برادری قسەم دەکرد لەبارەی گەشتیاری ئەگەر ئاسایشی و سەقامگیر هەبێ لە عێراقدا من پێم وابێ دەبێتە شوێنێکی گەشتیاری چونکە مێژوویەکی دوور و درێژ و دەوڵەمەندی هەیە لە ناو عێراقدا مێژوویەکی دەوڵەمەند هەیە گروپێکی کریسیانەکان هەیە لە ئەمریکا کە تۆڕێکی زۆر بەهێزیان هەیە پێکەوە سەیری فیلمەکان و پێکەوە کتێبە خوێندنەوە هەر شوێنێک بچن پێکەوە ئەچن ئەمە دەیان هەزار کەسن دەیان هەزار کریسیانە بۆیە من پێم وابێ دەرفەتێکی زۆر باش هەیە بۆ گەشتیاری بۆ ئەو گروپە بێنە عێراق و لە مێژووی عێراق فێر بن تێبگەن بۆیە من پێم وایە ڕاگررتنی پەیوەندیەکی باش لەگەڵ ئەمریکا زۆر گرنگە بۆ داهاتووی عێراق و بۆ ئابووری عێراق بەڵام من پێم وایە دەستەواژەکە چییە؟ ئایا دەستەواژەکە ئەوەیە کە ئەمریکا و هەندێک لە هێزەکانی بمێنەوە یاخود تەنها ڕاوێژکاری ئابووریان لێرە بن ئەمە بە تەواوی دەوەسێتە سەر عێراق و خەڵکی عێراق بەڵام دەرفەتێکی زۆر باش هەیە لە بەردەمی هەردووکیاندا ئەگەر بیانێ کار بکەن بەڵێ سەرۆکوەزیرانی عێراق سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان مەسرور بارزانی سەردانەکەی بۆ ئەمریکا و هەروە چەند دیداری هەبوو لەگەڵ بەرپرسانی باڵای ئەمریکا و دیداری لەگەڵ لایەنەکانی ئەمریکا دەبێت هەبوو و بەگوێرەی ئەوەی کە بینیمە لە دیدارەکانیدا ئەو داواکاری داوای پاڵپشتی ئەمریکا بۆ هەرێمی کوردستان دەکات بۆ چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ بەغدا لەگەڵ حکوومەتی فیدرالی لە بەغدا واتە لەوانەیە هەندێک لایەنی لە عێراقی بڵێن کە ئەمە داواکاریە لە دەستێکی دەرەکی بۆ دەسوەردان لە کاروباری ناوخۆی عێراقی ئایا ئەمریکا دەتوانێت ڕۆڵێک بگەڕێت لە چارەسەرکردنی ئەو کێشانەی کە هەڵپەسێردراون لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرال هەندێک ئەو کێشانە پەیوەندیان بە هەناردەکردنی نەوتەوە هەیە هەندێکیان سیاسین هەندێکیان تەنیا پەیوەندیان بە پشتی هەرێمەوە لە بودجەی عێراقدا هەیە
ئەو کە ماوەی دەمانگە بەس خەرج نەکراوە. کاتێک دەڵێ کە ئەمریکا دەتوانێت ڕۆڵێکی سەرەکی بگێڕێ لە نزیکردنەوەیان. من ساڵی ڕابردوو لە تورکیا بووم لێ قسەم دەکرد لە کۆتایی قسەکانمدا پرسیار وەڵام هەبوو یەکێک هەستایەوە و پرسیاری کرد وتی بۆچی ئەمریکا پێی وایە دەبێ دەستێ وەردان لە هەموو شتێکدا بکە لە ناوچەکە. ئەو کەسە هەستی وا بوو کە ئەمریکا زۆر دەستێوەردانی کرد و زۆری کردەوە هیوای وا بوو کە دەبێ ئەمریکا لە ناوچەکە بچێتە دەرەوە. کەسی دووەم هەستا و پرسیاری کردوتی بۆچی ئەمریکا کاتێک کێشەی خۆیان هەیە و خەڵکی ناوچەکە دێن داوای ئەمریکا دەکەن بێت کێشەکەیان بۆ چارەسەر بکەن. کێشەکە ئەوەیە ئەمریکا چۆن ئەتوانێ هاوکار بێ چۆن ئەتوانێ کەی ئەتوانێت لە دەرەوەی کێشەکانی تۆ کەی ئەتوانێت دەستێوەردان بکە. ئەم کۆبوونەوەی ئێستا کە لە دوو ڕۆژی ڕابردوو بەڕێوە چوو من گوێم لە هەردوو بۆچوونەکان بوو. خەڵکێک پێی وا بوو کە دەبێ ئەمریکا بکشێتەوە نەمێنێ خەڵکێکیش پێی وا بوو بە پێچوانەوە دەبێ ئەمریکا بمێنێتەوە و بەشێک بێ لە گفتوگۆکە و لە سیاسەتەکە. بۆیە دەبێ یەکگرتوویەک هەبێ و دەبێت ڕێککەوتنێک هەبێ لە ناو عێراقدا کە پێیان خۆشە ئەمریکا بەشدار بێ لە پرۆسەکە. پێم وابێ وەزارەتی دەرەوە ئەگەر ئەم دەنگە هەبێ لە عێراق وەزارەتی دەرەوەی ئەمریکا زۆر پێی خۆش دەبێت کە نێوەندکار بێ بەڵام دەبێ بزانن کە خەڵکی عێراق چی دەوێت. دکتۆر حسێن لێرە هەندێک وڵات لە کەنداوان و وڵاتانی نەوتن ئێستا توانیویانە کە ئەوان سەرچاوی داهاتەکانیان فرەجۆر بکەن لە و تەنیا پشت بە نەوت نەبەستن پشت بە داهاتی نەوت نەبەستن لەوانێ سعودیا هەوڵی ئەوە دەدات ئیمارات و تەنانەت قەتەریش بەڵام تا ئێستا عێراق هەوڵی ئەوەی نەداوە کە سەرچاوەکانی فرەجۆر بکات و کاری لەسەر ئەوە نەکردووە لەسەر ئەو دۆسیە بەر لە چەند ڕۆژێک ئەگەر من هاڵە نابم یان لایەنێکیت کە لەوانەیە ئاماژەیەکی بە عێراقدا گوتی ئەگەر نرخی نەوت دابەزی لەوانەیە عێراق ڕوبەڕووی کێشەیەکی گەورەی دارایی ببێتەوە کەواتە ئەگەر لەو خاڵەوە تۆ لەو خاڵە چۆن دەڕوانیتە داهاتووی عێراق و پشتبەستنی عێراق بەگشتی بە نەوت و لە ئەگەری دابەزی نرخی نەوت جێگرەوەیەک هەیە بۆ عێراق لە ڕاستیدا لە محازەرەکە ئاماژەم بەوەدا باسی ئەوەم کرد پێویستە بۆ فرەجۆرکردنی ئابۆری ئەو پێویستە پترۆکیمیاییە پرۆژەی جۆرا و جۆر کشت و کاڵ پیشەسازی ئەمە پێویستی بە داهاتی دارایی هەیە ئەو پێویست تۆ هەموو ئەو پارەیە لە بودجەدا خەرج بکەیت لە فەرمانگەکانی حکوومەتدا خەرج بکەیت و بێکاریش بەر بڵاو بێت ئەو کاتی تۆ هیچ زیادەیەک لە دارایی نابێت لە ژێرخانتدا نابێت پێویستە تۆ هەر کەسێکی دەرچوو لە سعودیا ئەوان دیدگایەکیان هەیە و پرۆژەیەکیشیان هەیە بۆ ساڵی 2035 کە محەممەد بن سەلمانیش پاڵپشتی لەو پرۆژەیە دەکات کە سەرچاوەکانی داهات فرەجۆر بکەن و پلانیشیاندا ڕێشتووە بۆ ئەوەی داهاتی خۆیان زیاد بکەن ئەمە پاڵپشتی لە بواری ئابووریدا دەکات پێویستە تاوتوێی زۆری ئەو بابەتە بکرێت و داهاتەکان زیاد بکرێن دیدگایان بۆ داهاتوە بێت بەڵام تا ئێستا ئێمە پشت گرێبەستە جیهانیەکان دەبەستین و ئەمە پێویستی بە داهاتە بە داراییە لە ئێستادا پێویستە ئێمە بە دوای وەبەرهێنەردا بگەڕین وڵاتانی کەندا و پلانیان بۆ چەندین ساڵی داهاتوو هەیە واتە ئەگەر ئێمە بە خۆماندا بچینەوە بۆ ساڵانی پەنجاکان لە سەدەی ڕابردوو پارەی نەوت بۆ حکوومەت نەدەچوو ئەو کاتی ئەنجومەنی ئاوادانکردنەوە ئابووری هەبوو واتە ئەنجومەنی ئابووری و داهات لەو کاتی عێراق پێشکەوت هەستا
بەنداوی دوکانیان ئامانج بەرهەم دروست کرد چەندین بەنداوی دیکەیان پاڵێوگەیان دروست کرد واتە بەنداوی مووسڵ بەڵێ نەخێر بەنداوی مووسڵ پاشە ئەو کاتە بوو بەڵێم پێش 2003 بوو مەبەستم لێرەدا ئەوەیە ئەگەر تۆ سەربەت و سامانت نەبێت پارەت نەبێت هیچ کەسێک قەرزت پێ نادات چونکە پێت دەڵێت وڵاتەکەت دەوڵەمەندە بەنەوت تۆ بۆچی پاشەکەوتت نییە تۆ چی پێیان دەڵێ چی پێ دەڵێ خەڵک لە ڕاستیەکانی حکوومەت ئاگادار دەکەن ئەوە نابێت لێت هەڵدەگەڕێنەوە کەوات پەنا بەخدا بەڕێز محەممەد شیع سوودانی لێک تێگەیشتنی بۆ بابەتەکە دەبێت و ئەو دەیەوێت بەرەو پێشچوون لە ئابووری عێراقدا بکات هەروەها بەدوای وەبەرهێنەراندا دەگەڕێت گرنگی بەوە بەرهێنان دەدات بۆیە بە پێشبینیەکانی من وەکو شرۆڤەکار من گەشتبینم ئەوەی کە پارەی هەیە ئەوانەی کە لە پێش 2003 بوو هیچ پارەیەک خەڵک نەیبوو خەڵک لەناو خۆی عێراق ئەوەی ئێستا ئەگەر ئێمە باسی بوارێکی تایبەت بکەین باری غازیش بکەین عێراق دەوڵەمەندە لە غازیش بەڵام تا ئێستا سوودی لێوەردەبینەوە باڵێ کێشەی غاز ئێمە کێشەیەکی ڕیشەیمان هەیە غاز بۆ کارتی کارەبا بەکاردەهێنرێت خزمەتی هاوڵاتیان کارەبا دەپچڕێت کارەبا بڕێکی زۆری غاز بۆی دابین دەکرێت بەڵام کارەباش دەپچڕێت واتە پێویستە زیاتر فۆکەس بخەینە سەر ئەو شتانەی کە دۆستی ژینگەن و پشت بە مادەکانی دیکە ببەستین ئەو دەبینین لە وێزگەکانی کارەبا کە کامە مادە دژی ژینگەیە ئەو لە عێراق بەکاردێنرێت لە ڕاستیدا لە غاز پێویستە بۆ غاز سوود لە هەندێک شتیتکە وەربگیرێت لە بواری پترۆکیمیاییدا ئێمە لە دۆخێکی سەخت دایم بەڵام گەشتبینم کە چاک بکرێت دکتۆر ئەدریس ئەگەر ئێمە باسی ڕۆڵی دەستەبژێری عەرەبی بکەین بە تایبەت کە ئێستا ئێمە لە دیداری ڕافیدەینین و لێرەدا دەیان دەستەبژێری عەرەبی لێرەدا بەشدارن لەو کۆڕبەندەدا ئەگەر بینیمان کە لێرەدا شکستێک لە گەیشتن بە چارەسەری هەیە لە نێوان سیاسیەکان و لە نێوان بەغدا و هەولێر ئایا ئەو دەستەبژێرە عەرەبیانە دەتوانن ڕۆڵێکیان هەبێت ڕۆڵێکی ئەرێنی لە لێک نزیکردنەوەی هەردووک لایەن و گەیشتن بە چارەسەری یاخۆت هەندێک جار سیاسیەکان بە شێوەیەکی جیاوازتر سەیری پرسەکان دەکەن و دەستەبژێرەکان ئەوان بەڵێ دەکرێت پێویستە سیاست بەڕۆی ئەوەدا بکرێتەوە کە من دیدگای من چییە دیدگای تۆ چییە ئاوا شتێکی زۆر گرنگە و کێشەی دەستەبژێریش لە هەموو وڵاتێک هەیە نەک لە تەنیا لە عێراق لێرە بەڵام لە هەمان کاتدا کێشەیەک لە ناو خودی دەستەبژێرەکانیشدا هەیە کە بە دیدگایەکی ناواقعی لە واقع دەڕوانن بە دیدگایەکی ئاڵۆز لە گۆشەی جیاوازەوە لی دەڕوانن هەروەها شۆک ماون حەیران ماون لەو گۆشەنیگانەوە بۆیە کێشەی ڕۆشنبیر هەروەها لە ژینگەکەمان ئەو لە چاوی خۆی سەیری گۆشەکان دەکات و ئەو نایەوێت لە دیدگای کەسەکانی دیکە بخوێنێتەوە واتە لە ڕێگەی هەندێک دەتای کەمەوە هەندێک ئامرازی شیکردنەوە شرۆڤەکردن و پارادایمەوە شرۆڤەی بابەتەکان دەکات و بابەتەکان دەبینێت بۆیە پێویستە ئێمە پێویستمان بە لێک نزیکردنەوەی لە نێوان سیاسیەکان و دەستەبژێرەکان هەیە ڕۆشنبیرەکان هەیە و بۆیە دەکرێت ئەمە ڕوو بدات و دەکرێت شۆڕشێک لە نێوان
دەستەبژێرەکانیشدا ڕوو بدات چونکە ڕۆشنبیران زۆر ئاسان بووە کە سیاسیەکان بەسەریاندا زاڵ بن ئەوان هاتوون بۆ خزمەتی سیاسیەکان نەک بە شێوە دیدگایەکی سەربەخۆ هاتبێت بەڵکو بۆ خزمەتی سیاسیەکان هاتووە ئەوەش ئێستا کە لە ناوچەی عەرەبی ئێمە تێیدا دەژین ڕۆشنبیر دیدگایەکی واقعی نادات بەڵکو هەمیشە ڕۆیایەکی دیدگایەکی لە خزمەتکردن لە سیاسیەکان پێشکەش دەکات ئەمەش گەڕانەوە بۆ چارچێوەی یەکەم لە میانەی ئەوەی کە لەو دوو ڕۆژەدا ئەو سێ ڕۆژ چەند ڕۆژەدا ڕۆژەکانی دیداری ڕافیدەین پێشکەش کران و باسی دەستەبژێرەکان باسی چەند شتی جیاوازیان کرد چەند قاڵێکیان کرد زۆرێک لە خاڵەکان باسییان لەبارەیەوە کرا هەندێکیان نەرێنی بوون چونکە هەندێک ئەو راپۆرتانەی کە سیاسیەکان پێشکەشیان کرد لەوانەیە تەنیا ئاماژە بن بۆ دەستکەوتەکان یاخۆت تەنیا باسی ئەرێنیەکانیان کرد بەڵام دەستەبژێرەکان باسی هەڵەکانیان کرد یاخۆت کێشەکانیان کردبیت ئاخۆ ئایا هیچ گەشتبینیەک لەبارەی داهاتووی عێراق هەیە و دەکرێت ئێمە هەنگاوی چالاک ببینین لەو جۆرە کۆربەندانەدا یاخۆت ببن بە دۆزینەوەی چەند ڕێگەیەک بۆ گەیشتن بۆ بەرەو پێشچوونی زیاتری دەوڵەت و گەشە سەندن و ئاسۆیەکی باشتر و ڕوونتر بەڵێ ئەم دیدارانە زۆر گرنگن وەک خاڵی پەیوەندی پێویستە ئێمە جوڵەیەکمان و گەشە سەندونمان هەبێت لە پەیوەندیکردنی بەردەوامدا بین پەیوەندی لە نێوان سیاسی و ڕۆشنبیر لە نێوان دەسەڵات و کۆمەڵگا پێویستی بەو جۆرە دیدارانە هەیە و هەروەها ئەمە تەنیا پێشبینی من نییە پێشنیازی من نییە بەڵکو ئەوە نەریتی دیموکراتیەت بەهێزتر دەکات وەک زۆرێک لە دەستەبژێران قسەی لەسەر دەکەن ئەوە پەیوەندی بە مشتومڕی هەیە و پێویستە ئێمە گرنگی زۆر بە مشتومڕی لە بارەیەوە بدەین بۆیە پێویستە سیاسیەکان ڕۆشنبیر بکرێن و ڕۆشنبیرانیش سیاسی بکرێن چونکە سیاسیەکان ڕۆشنبیران بۆ خۆیان ڕادەکێشن و لە ڕێگەی پەیوەندیەوە بەڵام سیاسیەکان زۆر سیاست بۆ خۆیان ڕادەکێشن بەڵام خۆیان پەیوەندیان لەگەڵیان نابێت ئەمە پێویستە کۆتایی بەوە بهێنرێت پێویستە لە پەیوەندی بەردەوامدا بن و ئەو جۆرە دیدارانە زۆر گرنگن ڕافیدەینیش دیدارێکی زۆر گەورەیە و ناسراوە و لە بەرەو پێشچووندایە و بیرۆکەکانیش بەرەو پێش دەبات بەڵێ ئێمە دوو خولەکمان ماوە خولەکێک بە دکتۆر حوسێن دەدەین خولەکی پاشتریش بە دکتۆر تیم دەدەین مامۆستا تیم دەدەین دکتۆر لە ڕێگەی بەژاری بوونی تۆ لە ئێستادا ئایا تۆ گەشتبینی بە داهاتووی عێراق بە ئایندەی عێراق باڵێ بەڵام مەرجی هەیە یەکەمیان گرنگی گەورە پێویستە بەهای کۆمەڵایەتیە چونکە ڕەگ و ڕیشەکەی بۆ ئەو جۆرە درەختە دەگەڕێتەوە کە بەرهەمدارە بەرهەمەکەشی بۆ عێراق تۆ لە ماڵەوە خاڵک کە پێویستە فێری بەهاکان بکەی فێر بکەی قوتابی چۆن ڕێز لە مامۆستاکەی بگریت چۆن بخاتە سەرسەری خۆی ئەو کاتی تۆ کەس ئەگەروانە بێت تۆ کەسێکی زۆر شکست خواردووی واتە چونکە ئێمە ئێستا ڕوبەڕووی نەوەیەکی نوێی بەرەو پێشچوونین لە کاتی خۆیدا لە سەردەمی خۆی عێراق گەنجەکانیان لە پارێزگایەک دەناردە پارێزگایەکی دیکە مەسەلەن لە میسان یاخود لە هەر شوێنێکی دیکە لە گوندێک خەڵکی ئەو کات کڕنۆشیان بۆ مامۆستاکانیان دەبرد بەبێ ئەو جۆرە نەریت و بنەمایە ئێمە بەرەو خراپتر دەچێت پێویستە نەوەی داهاتوو لە ئێوە باشتر بێت بەڕێستیم تۆ گەشتبینی بە داهاتووی عێراق بە تایبەت لە
میانەی بەشداریکردنت لەو دیدارەدا و گوێبیستیکردنت لەو توێژینەوانەی کە ئەو قسە و باسانەی کە باس کران ئایا ئێمە دەکرێت چاوەڕێی دۆخێکی باشتر بین لەوەی کە ئێستا عێراقی دەدەژیت پێم وابێ دەمەوێ بڵێم کە هێشتا چیمەندۆکە تەڕە ئەتوانی شتێکی جوانی لێ دروست پێوەی کە ئەتەوێ زۆرێک لە سیاسیەکان زۆرێک لە بەرپرسەکانی ئەمریکا هێشتا تازە چوونەتە ناو کۆنگرێز ئەتوانم بڵێم 6 بۆ 8 ساڵە چوونەتە کۆنگرێز بۆیە ئەکرێ زۆر زانیاریان نەبێت لەسەر دامەزراوەکان و لایەنگیریان کەمتر بێت لەوانی پێشتر بۆیە دەرفەتێکی زۆر ناوازە هەیە بۆ عێراق بۆی کە پەیوەندیان لەگەڵ بکە لەگەڵ ئەمریکا لەگەڵ بڕیاربەدەستانی ئەمریکا و تێیان بگەیەنێ ئەی چیان دەوێ بی و چۆن ئەمریکا ئەتوانێ سوود ببینێ و خود هاوکار بێ لە بەرژەوەندی هەمووان بۆیە ئابوووریەکی سەقامگیر و ژێرخانێکی زۆر باش کە وەک باستان کرد ئەمە هانی وەبەرهێنەری ئەمریکیەدا نەک تەنها لە ڕووی ئەمنیەوە بەڵکو وەبەرهێنەری ئەمریکی سەرنجی ڕاکێشێ و دێنە عێراق و لە کۆتایی ئەم دیبیتەدا زۆر سپاسی مامۆستاتین کۆنتستنت نووسەر و لێکۆڵەری ئەمریکی هەروە دکتۆر حوسێن چەلەبی ڕاوێژکار لە بواری وزەدا هەروەها دکتۆر ئەدریس هانی لێکۆلەر و شرۆڤەکار لە بواری جیۆستراتیژی لە وڵاتی مەغریبەوە زۆر سپاستان دەکەم و زۆر سپاسی بەشداریکردنتان دەکەم. فيدي بتمي تايبات البغداد الديدار رافدين لأن نكاول هبلري وبخاطرها حتى جرك الجهينة